لەپاش ناوبڕەکەەوە جارێکتر سڵاوتان لێبێت ئێمە بەردەوامین لە بەرنمەکەمان لە قەزای سێ سادقین ئێرە بەردەم بینای قایمقامەتی قەزای سێ سادقە ئێستا کاتی کۆبوونەوەکەیە و هاوڵاتیانی لەسەر شەقامەکان چاوەڕێی نەتیجەی ئەم کۆبوونەوەن ئێمە بەردەوامین ئێوەش لەگەڵمان نابن. بەڵێ ئێستا کۆبوونەوەکە لە بینای قایمقامێتە کۆتایی پێهات ڕۆژنامەنووسان و وێنەگرەکان و بێژەرەکان چاوەڕێی ئەوەکەن کە بزانن نەتیجەی ئەم کۆبوونەوەیە چی بووە. ئێمەش لەگەڵەوە چاوەڕێین لە بەردەم دەرگای ژوورێک لە ژوورەکانی بینای قایمقامێتی قەزای سێ سادقە. ئێستا کۆبوونەوەکە کۆتایی بێت و ئێمە شاتونێتە ژووری کۆبوونەوەکە لەگەڵمان نابن. ئێمە ئەمڕۆ لەسەر ڕاستپەردەی بەڕێزجێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەک لە بەڕێزان وەزیری ئاوادانکردنەوە وەزیری شارەوانی و گەشت و گوزار لەگەڵ هەموو کەسایەتیەکان زۆربەی کەسایەتیەکان و مامۆستایانی ئاینی شاری سێ سادق کۆبوونەوەیەکمان ئەنجامدا. ڕاستی بێت بە تایبەتی جەنابی محافظ سوپاسیەکەین کە جەنابی جەنابی کاک بەهرۆس لە دوێنێشەوە زۆر زەحمەتی کێشاوە شەوی زۆر زەحمەتی کێشاوە زۆر بە خەمی داواکانی خەڵکی سێ سادق بوو و هەر شەو کۆمەڵی وعدی پێداین و ئێستا شووتی ئەو وعدانی کە لە توانای ئێمەوە بە تایبەتی ئەو دوو وەزیرە بەڕێزش کە تەشریفیان هاتوو بە نوێنەرایەتی جەنابی کاک نێچیرەڤان بارزانی سوپاسی هەمیانەکەین. بەخەم داواکانەوە هەبوون و زۆر مەبەستیان بوو کە داواکان جێبەجێ بکرێ بەڵام دیارە داواکاریەکان ئەم شارە کۆمەڵێک شتی تەراکمی کردۆ بەسەریەکە و خزمەتگوزاری و کۆمەڵی پێویستاتی زۆری هەیە و هەمیژیان لە ئەمڕۆکە جێبەجێ ناکرێن بەڵام کۆمەڵێک شتیان بە تایبەتی کە تایبەتە بە وەزعی ئەمنیوە ئەوەیان ڕاگەیان بە تایبەتی جەنابی پارێزگار کە هیچ کەسێک ناگیرێ و داوای لە هێزە ئەمنیەکان کرد کە نابێ هیچ کەسێک تەقەب بکات بە هیچ جۆرێ هەر کەسێک تەقەب بکات و فیشک بەکاربێنێ ئێمە بە هیچ جۆرێک دیفاعی لێ ناکەین و بەرین لین و ئامادەشین و پێشمان خۆشە دادگا بە هەموو جۆرە ئیجراعاتی خۆی لەگەڵا بکە و هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە خەڵکی سێ سادق و داواکاری خەڵکی سێ سادق و پێویستاتی خەڵکی سێ سادقە یەک بە یەک قسە لەسەر هەمی کرا ئەوەندەی کە قابلی باس بوو بەڵێنی دا ئەوەی کە ئێستا ئەکرێ و قابلی ئەوەی ئێستا یەکسەر بڕیاری سەریعی لەسەر بدرێ بڕیاریاندا کە بڕیاری لە سەریعی لەسەر بدەن و جێبەجێکەن و دوای ئەوەی کە ئەم وەزعی هێوەر بووە و مەجای لیژانەکان بوو وەزارەتەکان بوو بێن بەدەم ئەو کارانەی کە هەر یەکە و معنیە پێیوە و کۆمەڵێشتی شێ درێژخایەنە سەقفێکی زەمانی ئەوێت بۆ ئەوەی کە بێن بەدەمیوەوە بەڵێنیاندا کە لیژنەیەکی خەڵکی سێ سادق لە هەموو شوێنە توێژەکان لەم ڕۆژانە سەردانی سەرۆکی هەرێم بەڕێز کاک نێچیرەڤان بارزانی و جێگری سەرۆکی هەرێم بکەن بۆ ئەوەی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەن بۆ ئەوەی کەوا ئەو داواکاریانەی کە لە توانای بەڕێز پارێزگار و وەزارەتەکانانی ئەوش بڕیاری لێبدا و بڕیاریاندا بودجەیەکی تایبەت بەدەر لەو بودجەی کە بۆ سێ سایقەیە لە ئەنجومەنی پارێزگا و شوێنەکانەوە بودجەیەکی تایبەتی تر سەرف بکرێت بۆ سێ سادق و ئەو بودجە زیاتر بێت لەوەی کە بڕیار دراوە بە سێ سادق. ئێوە نەتیجەی کۆبوونەوە کازانن؟ والله ئەوەی کە من معلوماتم هەبێ لێرە گەنجێکی شاری سێ سادق بەڵێ ئەوەی کە معلوماتمان هەبێ ئەو عدانیانەداوە ئیشاڵا جێ دڵخۆشیە بۆ ئێمە و ئیشاڵا تەمەنا ئەگەم خۆپیشاندانەوەوانە کۆتایی پێبێت بەم وعدانە. ئێمە بەڕاستی ئەوەی ڕاستی بێت یعنی هەموو ئەم هێزە ئەمنیانە هەمان برای ئێمەن و لە هەمان کاتیشدا هەموو ئەو گەنجانە جەرگ و ڕۆح و دڵی ئێمەن ئەوان خەم خواردن و داواکردنی زۆر کە داوا کراوە بۆ شاری سێ سادق و جێبەجێ نەکراوە ئەوان ئەو داوانەکرد و پشتگوێخستنە ئەوان یە ناسەرجادە و ئەمانیش برای ئێمەن لە هەمان کاتە ئەو معاناتە ئەوانەی کەیسە کۆمەڵێ برا لەم برانەی کە پۆلیس و ئاسایشن خەڵکی سێ سادقن لەگەڵ ئێمە کە من کارەبام نییە کە ئەو گەنجانەنیانە ئەمانیش نیانە کارەبانی لەسەر شەقامەکە ئەوەتە ئیسە کە کارەبان نییە و بۆ ئێوەش نییە بۆ هەمومان نییە معاناتەکان هی هەمومانە بەڵام ئینشاءالله هەمومان برای یەکین ئینشاءالله جارێکی تر شتیوا ڕوونادا کە خوێنی کەس بڕژێت نەگەنجان ئینشاءالله بەردەگرنە هیچ کەسێکە گەشتبوو بە گیانیان و لە ڕقوقینا بەردیان ئەتەقان و ئینشاءالله جارێکی تریش برایانی ئاسایش و پۆلیس جارێکی تر فیشەکنانیان بە گەنجەکانەوە و ئینشاءالله هەمومان برای یەکین هەمومان تەواوکەری یەکین هەمومان یارمەتی دەر یەکین ئینشاءالله هەموو بەڵێنەکان جێبەجێ ئێمە زۆر گەشتبینین. ئێستا لە نێوان خۆپیشاندەرێک و کەسێکیش کە سەر بە وەزارەتی ناوخۆیەوە هەردووکیان بەڵێ وتیان
ئێمە بە ئاشتی داوای ئەو داواکاریانە ئەکەین کە بۆ شارەکەمان بۆ قەزای سێ سادقا هیوادارین هەر بەردەوام ئاوا بن پێکەوە. زۆر سپاس دەکەم کاکاڕوان بەخێر بێ سەرچاوم ئێمە هەمیشە خزمەتکاری ئەو خەڵکەین و خۆمان بە خزمەتکاریان زانیوە ئەوانیش برای ئێمەن ئیتر گرژی و ئاڵۆژیش دروست بووە دیارە هەڵەی چەند کەسێکی تیا بووە و ئێمە شیوادارین ئەم بووە حماسی ئەوە بووە کە خەڵک بتوانێت بۆ بەرنامەکەی منە بەرنامێکی سیاسی نیە بەرنامەیە کە شتێکی کۆمەڵایەتیەوە ئەوانە هەم برای ئێمە ئەوی شەر برامە کاروان ئاشتی کردینەوە زۆر ئاسایە یانێ شتانەوانەوە برای ئێمە هەر ئاشتین لە هەر بە ئاشتیش هاوارەکەین ئاشتی هەبێ لە نێوانمانە ئەم بەڕێستەش برای ئێمە کاکەشیان ئینشەڵا جارێکەش شتی باش ڕوو نایەتەوە کەسێکی لێمە قوربانە سەرکەوتوو بنێ شتاکە گوێم لێ بوو وتیان سری یەک بەرەو ڕووی خۆیان و یاخو بە ڕووی سارەکانیان بڕۆنەوە ئەوانیش بڕۆنەوە ماڵەوە خوا ئەگەی لەوان بێ خوا ئەگەی لەوانش بێ کە خۆپیشاندانەکەن هیوادارین ئەو داواکارانی گەنجانی سێ سادق و وڵاتانی سێ سادق کەیانە داواکارەکانیان جێبەجێ بکرێت لەگەڵ کە ئەمڕۆ کۆتایی بە خۆپیشاندانەکان هێنا هیوادارین کە ئەگەر خۆپیشاندان کرا خۆپیشاندانی کێمنانە بۆی هیچ نەبێت ڕوونتیژی لێ نەکەوێتەوە هەموو لایەک سەلامەت بەخواتان ئەسپێرم کاتێکی شادێک تری بن و خواتان لەگەڵ